لە گوندەکەمان بە شیری مەڕدۆ دروست دەکرێت و وشکی دەکەینەوە و دەیکەین بە کەشک. بۆ ئەم خواردنە تایبەتە کەشکەکە سەرەتا نیو کاتژمێر لە ئاوی گەرمدا دادەنین، پاشان دەیکوتین و دەیتوێنینەوە، ئاوی تێدەکەین و ئامادەی دەکەین، پاشان بۆ دروستکردنی شۆربا تایبەتەکەی کەشک پیاز سوور دەکەینەوە، تەنها پیازی تێدەکرێت، تەماتە و شتی وای تێناکرێت، زەردەچەوە و بیبەری سووریشی تێدەکەین. لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا زۆر بەکاردێت چونکە بە سادی دەخورێت، کاتێک لە پاشیە و بەربانگدا دەیخۆیت وا دەکات تەواوی ڕۆژەکە تینوێتیمان کەم بکاتەوە. زیاتر ये जो है विलेज में आपको मिलता है. ئەم خواردنە زیاتر لە گوندەکان دروست دەکرێت. خەڵکی ناوچەکەی ئێمە زۆریان لاخۆشە. خواردنێکی زۆر بەتامەوە بە تایبەتی لەسەر گەدا خواردنێکی سووکە. خواردنێکە کە بە ساردی دەخورێت بۆیە بۆ ڕەمەزان زیاتر بەکاردێت. زۆربەی جار بە باینجانەوە دەخورێت و زۆر خواردنێکی بەتامیشە. और ये जो है ठंडा डिश है